بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، نایابی ئەم پرۆگرامەمان هونەرمەندێکە بە دەست و پەنجەکانی سەدان گەنجی ئەم وڵاتەی فێری هونەری مۆسیقا و جوانی و خۆشەویستی کردووە. مامۆستایەکە بە دەست و پەنجە ڕەنگینەکەی سەدان ئاوازی کوردی کردو بەگوێی ئێمە، سەدان شاکاری نەمر کە هەتا ئەم دەقێش کە گویان لێ دەگرین مۆرکە کوردەوارێکی پێوە دیارە دەتوانی شانازی بکەین بڵین ئەمەیە مۆسیقای ئێمە. با پێکەوە پێشوازی لێ بکەین، بە خێراتنی بکەین ئەویش هونەرمەندی گەورەی میوزیک ژەن مامۆستا ئەنوەر قەرەداغی. مامۆستا یاخۆ بەخێر بی. سپاسانەکەم. شەرەفێکی گەورەیە کە من لەگەڵ جەنابتا دانیشتوم چاوپێکەوت نەکەم. سپاس دەکەم، بەخێر بێن سەر چاو. طبعاً خۆشەویستانم، مامۆستا ئەنوەر کە دەڵێم چەند جیلێکی پەروەردە کردووە، یەکێ لەوانە خۆم قوتابی مامۆستا ئەنوەر بووم. ئەو کاتی کە من لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم لە بەشی میوزیک، مامۆستا ئەنوەر هەم مامۆستامان بوو هەم سەرۆکی بەشی میوزیکیش بوو. ئێستا لە شاری سلێمانی لە هەمان پەیمانگای هونەرە جوانەکان ئەم چاوپێکەوت ناکەین لەگەڵ مامۆستا ئەنوەر. بەخێر بێن سەر چاو. تەندروستی چۆنە مامۆستا گیان؟ الحەمدوللا. خوار باش بی. سپاسانەکەم. شکور ماشەڵڵا ڕەنگ و ڕووت هەر باشە و ئینشاءڵڵا هەر تەندروستی لە باش. چاو ئێوە هەر خۆت جواری ئەڵەی گوڵی مامۆستا. قوربانتم چاوەکەم، سپاسانەکەم. مامۆستا لێرە سوپاسی ئەم خوێندکارە ئازیزانە بکەم کە ئامادە بوون ئەمڕۆ لەگەڵمانە لێرە. بەخێر بێن سەر چاو. یاخوا بەخێر بنێوەش. مامۆستا ئەنوەر، جەنابەت لە خێزانێکی ئاین پەروەرە گەورە بوویت. چۆن مامۆستا ئەنوەر میوزیکی هەڵبژارد و چۆن کەمانی هەڵبژارد، یعنی عەشقی کەمان کەی سەری هەڵدا لە دڵی مامۆستا ئەنوەر؟ خۆی ڕێگی ئەم شتانە گەڕێتەوە بۆ مناڵیم بێ ئەوەی هەست بکەم بەخۆم، چکە لە ناو مزگەوتە ئەژیان مەسەلا گوێم لە دەنگی خۆشە بوو کە سەڵایانە کرد کە بانیانە یا لە مناسبەتە ئاینەکانە. یعنی ئێمە لە هەڵەبجە، من لە هەڵەبجە لەدایک بووم تەواان، لە هەڵەبجە دووهەم ماڵ بووین ڕادیۆمان هێنا، ڕادیۆ سەرنجی زۆر ڕاکێشام، ئەمە چێم جیازە قسەکات. مناڵ بووم وەختی، ینی مناڵێکی 4-5 ساڵانە ئەوها بیرم لەو شتانەیە کردەوە کە مناسباتە بوو یا مناسباتی میلی وەکو بوو گواستنەوە بە مەراسیمێکی جوان مینەی لوژەن پێش بووکیەکەەوە چمشاڵی لێها جێگەی سەرنجم بوو. ئەم هەموو وردەشتانەمەی لە لایمە کۆ بوو بێەوەی هەستکەم ڕۆژە ڕژان بیرکەمەلۆی حەزم لە مۆسیقا بێ یا بچمە دنیای مۆسیقەوە. کە هاتیە سلێمانی ساڵی 54 بوو لە مەکتەبی فەیسەڵیە لەوێ وەرگیرام، لەوێ مامۆستا ویلیەم یەکەم کەس یەکەم جار لەوێ تاعین بوو. مامۆستا ویلیەم یۆحەنا لەوێ تاقمی سووریدان هەڵبژارد. من یەکێک بوونەوانی کەوا لە دەمخۆشەکانی هەموو مەکتەبەکە 12 کەسیان هەڵبژارد، من یەکێک بوون لەو 12 کەسەیە. مامۆستا ویلیەم زانی کە تۆ دەنگە خۆشە، ئێتر هەڵیانە بژاردین، ینی جێ ئەوە نەبوو سەرنجم ڕاکێشێ بڵێم مامۆستا بۆ منی هەڵبژاردوە لەبەروی دەم تاقیەکرانەوە. هەڵیانە بژاردین، یەکی شتێکیان پێوتین گۆرانیمان ئەوتوانە و ئێمەوانی کردیان باش ویان خستن لاوە، ئەو 12 کەسیان لێ دروستکردن. ئیتر تا 6 ابتیداییش کە لێ بووین لەو تاقما بووین هیلمە کرد، بەشداری ئەو مناسبەتانەمە کرد لەگەڵیان. بەسەر ئامێری مۆسیقای هێنا وەکو ئۆکۆردیۆن وەکو عود کە جارجار لە فرسەتێکا چۆ دەرەوە بۆ ئیشێکی یاهین وەکو دەستێکمان لە تەلی عودەکە بزانین دەنگی چۆنەوەی خۆش بوو لامان. یعنی سش تامی ئەو تۆنانە لە گوێچکەمایە یا تامی ئۆکۆردیۆنێکە بەجارێ ئێمە نەمانوێت هەڵیشی گرین نە قورس بوو، ئەوەی کە دەشانی و شتەکانی لەگەڵا لێن سوورەکانی ئەو سەردەمانە بوو کە واوەتەن خەمریەوە گەرخوایوەتەن ئاواکەی ئەی ڕەقیب ئەو شتانەمانە و دەڕیزا بەیانیانی پێنجشەممان زیاتر کە عالمیان هەڵبژارد. دوای کە چوینە قەناغی متەوەسطە لەوێ دوور کەوتمەوە لەو دنیاە تقریبەن، بەڵام هەر خۆم خولیای ئەوم هەبوو ئەڕۆشم لە قامیش جوزەلەم دروستە کرد.
جاری وهەیە ئەمبینی دوان دروستەکەن دوام دروستەکە بە دوایەکە دەنگەکانی لێگرێت چون بەلامەوە غەریب بوون نەمەزانین چی بەڵام غەریب بوو ئەوکە پێڵەن دووزەلە دووزەلە بە کوردی کراوە بە جووزەلە بەڵام دووزەلێ ئێتر شمشاڵم لێ جار یعنی یەکەم ئامێر شمشاڵ بوو شمشاڵ ئەوەن لێ اینجا ئەحمەی بەرام بە ڕەحمەت بێ لە خۆم گەورەتر بوو زۆر حەزی بە تەجێکردنی منە کردوانە وتی ئەگەر بە دەرەجەیەکی باش جەرچی بۆ سێ متەوەسط ئەم شمشاڵە تامێ لە لولک بووی کە بە فولێرە نەک شمشاڵی ئێستا پیانە لولک لە خۆشی لولکەکە بە دەرەجەیەکی باش دەرچوو بەڵام لە قۆناغی سیا مێشکم زۆر کرایەوە بەڵام بەداخەوە بارودۆخی ژیانی عایلیمان زۆر ئەوەنە قورس بوو نەمتوانی خوێندنەوەکەم بۆیە بەخواستی خۆم و بە ڕغبەتی خۆم چوومە قوتابخانەی مامۆستایان هەرچەند لە ماڵشو هەوڵیانە چونکە براکانی کەم هەمویان لە بەغا و لەم لایەن خوێت ئەرک بوو بەسەر کاکەوە من نەمیژبووم بۆ ئەرکا هەستم بە قورسایی ژیانەکە بەدەستیەوە لەبەرەوە چوومە ئەوێ دەرەجەیەکی باشم هێنا بوو تقریبا 80 و کسوور دەرەجەم هێنا بوو هەموو مامۆستاکەم تۆ دەرەجە باشە بۆچی ناڕێ بخوێنی لە دڵا پڕ بەدڵ حەزم کرد بڕۆم بەردەوام من بەڵام لەوێ وتم خۆم حەزم لە مامۆسایەتی حەزەکەم مامۆسا بەڵام واژ نەبوو یعنی تا علاکوونی وە گیرام لەوێ بە دەرەجەیەکی باش سێم کرد گوێم لە دەنگی مۆسیقەیە کە وردەوردە بەر دەنگەکە ڕۆشتم سێکم لە ژوورەکە نووسراوە غورفەت المۆسیقا بە عەرەبی مامۆسا لێم دانیش بوو دەرزی جنبوشی بە عوسمان شعبان ژێڕیەوت یادی بەخێر بێ زۆر بەلامەوە غەریبەوانە دیقەتم زۆرە چوومە قوڵایی ناوینەکە لە درێژایی ئیسراحەتەکە جارەسی دیاوە ڕۆشینەوە بۆ دەرسی دووهەم ڕۆژمانە چەند بوو کاتە مامۆسانوور 15 ساڵ بوو وەڵا چوومە ژوورەوە لە خۆم با فزولیەت دەستمە جموشەکە ئۆشتانی بەوی ئەوەت بە عوسمان شعبان ژێڕوت من لێمە لەپەر و لێمە فەرمی خۆی کرد بە ژوێوتی ئافەرم وەی زانی عوسمانم تۆ کی وتم مامۆستا تەلەبی تازەم لێ تی مۆسیقا زانی وتم نەوەڵا تیوە چی ئۆشتانی لێ وتم تۆ کە دەرسێ وت بە ئەو من لێ لە دەکاکا وەستام گوێم لێگرتی استفادەم لێ کردوانە هەمان شتم لێ ئایا کە تۆ لێ تی لەم بەلا زوو وەرە سەرم بە ئەوە تالنت و مۆهیبەکەیە ئەوەیە ئینجایتر زۆرم پێخۆش بووەوە ئەمە هەر لای خۆم بوو مامامەوە مەکتەب هەمووی لام بوو بۆ ژووری مۆسیقی لای من ئیتر لە دوایە ئامێری عودی ئامێ بەلە عودەکە زۆر باشوتی تۆ پێویستەکە بچێتە سەر ئاردی کەوتمەوەسا تۆ زە شمشاڵ شەزانم تی چۆن وتم لەوە پێش شمشاڵم نەختێک لیاوە شمشاڵێکی هێنا دەستم کرد بە عەزبەی زۆر باش بوو لە لای وتی ئەسوی شمشاڵکە لەگەڵمانە واز بێنە لە عود یعنی شمشاڵ و جەمبوش و عود و ئەی کەمانەکە اینجا عەلا کولی ڕۆژێک مناسبەی باوکان و قوتابخانە بۆ ئەوسا من کاکم هات بەڕەحمەت بێ وتم بە مامۆستا وتم مامۆستا من کاکم هاتووە بەخوا ناوێرم بێم دەرکەوم لە ناو فەرقەی مۆسیقەیەکی بچکۆ لەما دروست کرده بوو وتی نا من کاکە ئەناسە میسانێکی تێگەشتووە واو ئەو ناوەشتانە وتم بەخوا من ناوێت وتی تۆرە لە پشتی منەوە بە خەمن نەبێ هەرچی بوو لەسەر من پشت بە قایمی مامۆستا و لێم چووە لە پشتیوەش مشاڵەکەم بەدەستەوە بیرمە وەختە مۆسیقەی ئامینێ منازەمینێمان لێە بێنێت دەوالی مۆزگۆرەیەکی عەرەبی بوو لەگەڵ مۆسیقەیەک یا مستەفا یا مستەفا ئەو سێ شتەمان تەقدیم کرد هەموو ئاوازەکانیشی بیرە هەموو ئاوازەکان لە بیر کە لێشمانە ئەرەوەڵڵا وەڵا لەژێر دەستی مامۆستا و لێم وەستا بوون لە پشتیوە لەژێر دەستیەوە سەیری کاکمە کە بزانم کاکم ڕەتیعلی چییە یعنی سێم کرد ئەو پیاوی ئاینی دانیشتنەوە پیاوەکانی دانیشتووە گوێ لە مۆسیقاگرێ غەریب بوو لەلام سێکم پێکەنێ کە پێکەنی تۆزێ خۆم هێنای ئەمراوە کە نەهوو بیبینم سێکم هەر پێکەنەکەی بەردەوام خۆشە ینی لایجەوەکە وەڵا دەرکەوتم لەوێ لە پڕ منی بینیوتی وەکو بڵێ ئەنوەرەوە تۆی دەموچوی پێکەنی بوو ئەفتەفاولیامێ وەڵا هاتمە پێشەوە ئینتیلاقم کرد لەگەڵیانە شمشاڵم لێ ئەما چۆن شمشاڵێک ولێم فەنی مەجالیامی و ئانەوە عەلا کولین وەختە و گروپە بریتوین لە یەکێک ناوی جەلیل بوو محەممەد حوسێن خوا عەفوی کایە خوا برادەری خۆمان بوو لەوێ بوو مستەفا ئەحمەد مستەفایەک ناوی بوو مستەفا وازم ئەحمەد بوو نازانم چی باوکی قادر مستەفا بوو مامۆستا و لێم بوو ئەمانە گروپەکەمان لەوێ دروست کرد بوو چالێکی وردانە لە دوای کاتێنەوەتی پێم نەوتی کاکە ئینسانی تێگاتوان وتم بەخوا با بزانم لە ماڵەوە لە ماڵ وەزە حساب بێ کە هات لە دەرەوە لێم فەیتۆقی لەگەڵا کردوتی
انور شلون ولاوتي انور تشوف يا ربي مشتاوتم هيمتي ما مصابو درس يخين وانا دي ان شاء الله هواي وتواني من نختي التفاؤل مهو بلا لها ما كانت ترسك ما ولا مالو بيم بريجي والله كتشيني مالو لمالو وتي انور لك هو في دي مشتاني ويوتم والله درس اللي يخين وانا تي افر بلا يكسر نصيحتكم تي قال لي بتجي موسيقى جوي هالخليس كاوا اقل لخونا بيتوشي زور شي غلط ابي اقل لخوبي تبكاك وعد بيم لسر منهج بروبكا خم لبرشاوما كتولي تي شي بيم شاوكا يدك كوي زور تنبيم خوشو كلا بيش كنت ما مساولم روجك هات بتي تي انور تو بي هستكم بي سكا كمان بقري بدستو كمان ما مصاول اليوم وتم ما مسكاميه كمان ندزاني لما يعني لما زاني طبيعتي على تكام نزاني انا لما زاني شمشار لي مو عود لي مو مثلا امدوش يقدوش تانا بمحدوديات والله كمان يا بد اسمه فتي لقل ما رولاند كتاب يا رولاند ابو استش او نسخه كتاب ماو كمان كي يا بد اسمه خريبهم لقل او رولاند او ماوي خريبهم لقل يا بلا بس معي زور بيش كوتم بس معي زوجت مليئه كتابك داضينام لبر برادري كموت وتم بخوا من وازه نوتو موتو وانا بكرتي من دانش مشتكى من بري تربوتي نما زاني مساله شيء شوف لا ما مساوي مش كاتي كردو وتي فلان كزواي وتوا ما مساوي بينك عاجبوا اليوم ما مساوي خير بو لقال ما تي تو شلون علي واز من وازل نوتة هي مرة نوتة بيستكابتو بردوام بمعلومات تاعتي بنجن نرمى بدنيا نساعدك آخر شو ما وصل جد أو نباش بجود موسيقي أو نباش وحز يعني قرأ أنا كان عبد الوهاب كتسمو أنا باش سيمان شو ما كم يمليها يعني لبرتك لبرمة كذا كجوم ديك اشتيك يكسر أو ذكاء تبرم والله تما مسوى واحد بردوام بي تلف خو ما يونو ترك قال يا تلف خوش بيستي كمان شو ناودر زارون أو أبو زور بي زوي هاوينان كاك زاهر محمد ابو زاهر كوي هاد بو ايرا لمالي ما مساوليم روجان جمعه ل 40 ساعه هشتو دانشين سماعيات واوشتان نوطاني لبرد سابون كهبون وقتنا تاسعه هش شو اما اوشتان مال ديابيكو ما مصا انور اويك ما مصا ويليام جنابتي وتو كان نابه سماعيه بين نوطو زياتر اكاديمي بيت اود هر لياد بو كجنابش بوي با سروشي بشي موسيقى وبوي بما مصاهر همانشت بيرما بقتابة كان أود أبين نقطة إهمال لكن وأكاديمية إهمال لكن هرب سماعي عزف لكن آخر اهتمامك شو كخوم استفادة مزور لي كرت دبر أو قتابة نشكل لقال ما بندرس بيوتن همان ريسك أمست استش همان شد بم قتاب يعني في ما جايونا الزوانا كان بشي موسيقى عالي الحمد لله هميان أيام بينم نوتا بشي تسريتي لا شكانيا نوتا خوي وسيليك بو بيشو بو مرو بيشون إنها هدفني لموسيقى يعني كنوتيكي باش خندو معلوماتي باش ورقري تفاصيلي شد ورقري يعني مثلا بعض اللحنين وسمو بنوتا وردكاريكي كأميات لناو آلتكا هبت بالتأكيد بوردكاري أنه سم لسدي كلكاتك بريه كم لسر كمبيوترك أوش أنا ما أتيك أميات والله ما قربونه عيني بيت نازاني يعني وردكاري كاني نوتا إنسان شارزابي خوي برو بيشوته لبرو بشويكي قشتي شرق يا روشالات نوتا بس مجرد بيرخصنوي كبو لحن كردن بكاريين يعني وكو موسيقيكي موضوعينية كوا تدانشي تفاصيلي ديناميكية لسر نوتا كبن سيتو تطبيق كريه شكرا الهوالو تأخري بيك هواش بيكيس عصر كريه لايما والله كنوتا خنوا وعنا تعليمات كان تنفيذ كي وشكي زوج توحيدي جروبي يعني بالتأكيد ما وصل نور اما شابيكوت مان كردو لقل هندي لخوشويستان ك قسان كردو لسر جنابد بابيك هو تماشاكين دواي دينو قفتوغو كمان ان شاء الله فرم ميدان هنري برا موسيقار مازن هنرمندة نافدار سلام بيجت مازن ونافدار إيك شوانا كمني عزيز ما مصطفى مازن أنور قرداغية كو موزيك جانكي بروفيشنال كو خدمتك ديل ودريش كريا ميدان هنري دا هفولين بي صالح حفتي
ما يكون دنياسي وحتى انه كان بردام هوالين وانسانك زيده برحمه زيده نازكه وحش هوالت خود كتن حش ونري كرديت كتن حش سترامبيج وموزيك جنت ميت عزيز كتن راستي أبي قالك سرودة نجتماني قال تيبا سليماني قال هواري تخوت بريس موزيك جانب بروفيشنال أبي أو استرانا أنكو سرودة أبي إنام بيش الوقت كي وصاكو بيش مرقي ما بيوستي هندي بيكو قوة خودتا هنري سرودي وبتركو بوي بتهاندانك بو برافانيش كيشا كردي بكتن براستي اس سريخو بو تشامينم بشتاخو بو تشامينم اوي بنياكو مازن يل هنري كردي داي نخاص ما موزيكا كردي کاگەنوەر لە ڕووی ژەنینی ئامێرەکەی خۆی کە ئامێری کەمان بوو زۆر بەتوانا بوو و سەلیقەیەکی جوانی هەبوو و ئەحساسێکی جوانیشی هەبوو لە عەزفە و ئەیتوانی بەڕاستی بە شێوەیەکی زۆر ڕەسەنیانە بە زۆر کوردیانە ئەو سۆڵۆنەی کە لە تیپی موسیقای سلێمانی زۆربەی زۆری ئەو ژەنیوێتی توانیوێتی بەسەر کەوتووی ئەنجامی بە. لە ڕووی ئاوازدانانەوە کاگەنوەر توانایەکی باشی هەبوو، توانی ئاوازی جوان دابنێ بۆ گەلێک لە هونەرمەندان گۆرانی بێژەکانی بە تایبەتی تیپی مۆسیقای سلێمانی ئەمە کەریم کابان، قاهر کابان، برایمی خەیات، عوسمان عەلی، حەسەن گەرمیانی، ئەسا قەراخی گەلێک ئاوازی جوانی دانا بۆ ئەم گۆرانی بێژان و گۆرابێژی تریش کە ڕەنگە ئێستا نەیەتە خەیاڵم و هەروەها لە ڕووی دابەشکردنی مۆسیقاشە دەستێکی باڵای هەبوو کە ئەیتوانی دابەشی ئەو کاتە تەمان زیاتر بەسەر ئامێرەکانە بوو دابەشکردنیشی جوان بکە بۆ ئامێرەکان. و هەروەکو باسیشم کرد لە ڕووی تۆمارکردنیشەوە توانایەکی باشی هەبوو کە زۆربەی ئەو گۆرانیانەی کە تۆمارمانە کرد لە ستۆدیۆی تیپی موسیقای سلێمانیە ئەو بەو کارە هەڵئەسا و تۆماریە کرد. دوای ئەوە وەکو مامۆستایەک بەڕاستی سەرکەوتوو بوو لە کاری پێگەیاندنی خوێندکارەکانی خۆیان بە تایبەتی لە پەیمانگای هونەرە جوانەکان کە بەشی مۆسیقایی لێکرایەوە ئەو سەرپەرشتی ئەو بەشەیە کرد و دەرسی بە خوێندکارەکانی ئەوتەوە و ساڵانە فستیڤاڵی جوان جوانیان پێشکەش بە خەڵکە کرد. کاگەنوەر لە ڕووی ڕاهێنانیشەوە بە تەڵەبە و بۆ ڕاهێنانی بۆ کۆرس و کۆڕاڵ و ئەم شتانەشە زۆر بەتوانا بوو. کەواتە سفەتەکانی کاگەنوەر زۆر زۆرن و زۆر بەتوانایە من یەکێکم لەوانەی کە زیاتر لە نیو سەدەیە لەگەڵیا بووم ئەزانم توانا و قابلیەتی ئەو هونەرمەندە هیوادارم هەر لە ساغ بێ تەمەن درێژ بێ و بەڕاستی هونەرمەندێکە میلەتی کورد ئەتوانم بڵێم قەرزاربارێتی و ئەبێ میلەتی کوردی شانازی بکە کە هونەرمەندێکی وەکو ئەنوەر خەراخی هەیە. مامەستا ئەنوەر خەراخی دەتوانم بڵێم یەکێکە لە کەسە هەرە گەورەکانی میوزیسیان لە کوردستان لەسەر ئاسی هەموو کوردستان هەر چوار پارچەی کوردستان دەتوانم بڵێم کەسێکە ناسراوە، کەسێکە کە هەموو تەمەنی خۆی بەخشی بە خزمەتکردن لە بواری هونەری موزیک. بەڕاستی لە وەکو ژەنینیش دەتوانم بڵێم کەسێکە ئەو دەست و پەنجە سحراوی خۆی کاتی خۆی کە بەو پەنجە جوانانەی خۆی کاری دەکرد ینی تایبەتمەندیەکی خاصی بەخۆ هەبوو، ینی لە کارەکانی تۆ ئەگەر لە رادیۆ لە تەلەڤیزیۆن ئەگەر سەیری تەلەڤیزیۆنش نەکردبووە هەر لە رادیۆ جێت دابایە مەسەڵەن کارەکان کە سۆڵۆیەکی کەمان یاخود بڵێن ڤیۆلۆن کە دەهات ئێمە ڕاستەن دەمانزانی ئەوە مامۆستا ئەنوەر قەرداغیە.
یعنی تایبەتمەندیەکی خۆی هەبوو بەڕاستی یعنی کە جیا لە ژەنیارەکانی تر دەناسرایەوە لەنە هەموو ژەنیارەکان دەناسرایەوە ئەمە خۆی لە خۆیدا دەتوانم بڵێم داهێنانێکە شتێکە بەهرەیەکە کە خودای گەورە پێبەخشی بوو ئەمەش لە کەم کەس ینی ئەم زۆرە دیاردەیە بەدی دەکرێتن خۆی ژەنیارمان زۆرە بە تایبەتی لە ئامریکەمان بەڵام مامەستا نۆرخەداغی کەسێک بوو کاتی خۆی پێگەیەکی تایبەتی هەبوو دەتوانم بڵێم هەموو ئەو شاکارە جوانەی کاتی خۆی لە تیپی سلێمانی بە تایبەتی ساڵانی هەفتەیەکان ئەمە گەورەترین شاکاری هونەری مامەستا نۆرخەداغی بوون کە هەم وەکو سۆڵۆ وەکو ژەنین هەم وەکو کاری بە کۆمەڵ لەگەڵ هاوڕێکانی کە ناو تیپی مۆسیقای سلێمانی کاریان دەکرد دەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو و لە پێگەیاندنی قوتابیەکانیش دەتوانم بڵێم بە سەدان قوتابی لەسەر دەستی مامۆستا نۆرخەداغی پێگەیشتوم من یەکێک بووم لەو کەسانی کە سەرسام بووم بە ژەنینی ئەو مامۆستایە گەورەیە. ئەگەر باس لە ژیان و ئەزمموی هوەری مامۆستای گەورە مامۆستا نۆرخەداغی بکەین دەبێت یەکەم جار بۆ بیشبێنین کە یەکێکە لە پایەکانی گۆرانی و مۆسیقای کوردی لەسەر ئاسی هەموو کوردستانی گەورە و بە تایبەتی لە باشووری کوردستان. ئەنوەر قەرەداخی دەستگایەکی هوەری هەمە جۆرە کۆکراوەتەوە لە مرۆڤێکە کە بەڕاستی ئەمە حاڵەتێکی زۆر دەگمەنە. ئەنوەر قەرەداخی هەم مۆزیکژەن هەم ئاوازدانە هەم ئامادەکار و دابشکاری مۆسیقی هەم سەرپەرشتیاری تیپ هەم ئەندازیارێکی دەنگی سەرکەوتوو لە قوراقێکی زۆر گرنگە کاری تۆمارکردی گۆرانەکانی تیپی مۆسیقای سلێمانی و سەدان گۆرانی کوردی کردووە هەم کامێرامانێکی سەرکەوتوو هەم کەسێکە لە بواری مۆنتاژی تەلەڤیزۆنی و دەرهێنانە بەلێ هاتووی کاری کردو بۆیە قەڵەمێکی باشیشە و تاکو ئێستا بیرەوەریەکی زۆر باشی هەیە کە ئاگاداری زۆربەی ڕووداوە هوەریەکانە لە ساڵی 1969 تا ئێستا لایەنێکی مامۆستا ئەنوەر کە باس کەم زۆر گرنگە ئەوەیە کە ئەو قۆناغەیە کە مامۆستا بۆ لە پەیمانگای هونەرە جوانەکان بە سەرۆکی بەشی مۆسیقا بووە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە باری پەروەردەکردنی دەیان و سەدان مۆسیقی کوڕوکچ کە زۆرینیان ئێستا هونەرمەندی دیار و ناودارن لە سەراسی کوردستانە کامە ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لەوەی کە ئەم کەسانە هەم لە ڕووی ژەنین هەم لە ڕووی ئاوازدانان هەم لە ڕووی دابشکردنی مۆزیک سوود دەتوانەکانی مامۆستا ئەنوەر وەرگن. کاک نیاز نووری دەڵێ مامۆستا ئەنوەر خۆی دەستگایەکە بەڕاست مامۆستا ئەنوەر یعنی هەم ئاوازدانان هەم ئارنجە یعنی دابشکردن هەم دروستکردنی تیپیشی گەورەی وەکو تیپی مۆسیقای سلێمانی هەم تۆمارکردن هەندەسەی سەوت یعنی دوای ئەوەش ئیخراج و مۆنتاژ و یعنی ئەمە چۆن فریای ئەم هەموو شتە کەوتویت خۆیڵێ جاری پێشەم شێ سوپاسی ئەو برادر ئازیزانێکم لەسەر بۆ چوونیان لەسەر من البته من ئاگام لێ نییە کە پەیوەندیان بەکێوە کردەوە بەڕاستی قسەیان کردووە من سوپاسیانەکەم زۆر ئەڵێ مەسەلەیەکی عەرەبی ئەڵێ الحاجە ئوم الاختراع ئەو سەردەمانەی ئێمە مۆسیقەمان لێیە کەس نەبوو بە دەمانەوە بێ هەستمان بە خەلەلەکانە کرد هەستمان بە بۆشایەکانە کرد بەڵام ئەوی ئیمکانیەتی لەبەردەستمانە هەبوو متەوەفر نەبوو دیار نەبوو مەسەلە لە تیپی سلێمانی هەوڵمانە تەسجیلێکمان دەستکەوێ بۆی تەسجیلکردن ئەگەڕێن بە دنیای جێگا ڕیکۆردەری بێنین کەس نەبوومان تەسجیلکە خۆمان فێر کرد لە کارەبایی و لە سیستەمی دەنگ و یعنی خۆمان فێر کرد بۆی کەوە ئەو فەراغە تۆزیکەوە هەیە بەو ئیمکانیەتی کە هەمانە بتوانین ئیشەکان بکەین شت لەبەردەمان نەبوو تەنها ستۆدیۆ لە بەغا هەبوو لێرە ستۆدیۆ نەبوو هەتا کەرتیجان لەو بەرهەمانەمان چووە بەغا لەوێ یەکێک لە هونەرمەندەکانی وتی ممکن نییە وێ لە ئێوە چوونتە ئێران لەوێ تەسجیلتان کردووە کاکە وەرن ستۆدیۆکەمان بین فعلەن وەفدێکیان هات ستۆدیۆی تیپی سلێمانیان دی وتان ئەمانە لێرە تەسجیل کراوە ئەمە تەسجیلاتەکانە ئەمە تەسجیلێکی ئاکای احتیاجیمان دانابوو مەسەلا چی وەڵڵای باوکم ئێوە ئیبداعتان کردووە باشە مامۆستا ئەنوەر چۆن فێر بووی خۆت فێر کرد یعنی خۆ ئەوە مەسەڵەن جاران یوتیوب نەبوو سیرکەی بزانی ئەم شتە چۆنی شەکا و ئاخر تەجروبەکردن زۆر مهمە یعنی ڕەنگە بڵێم دایان تەسجیل لەبەردەستمان خراپ بوو بێتاوکو تێبکەم لەو شتانە زۆر شت لەبەردەستمان تێکە چوو بەڵام گوێم نایە و ئەمیش فێر بمن
کە چوومە جێیەکەوە چاومە کردەوە چوومە تەلەڤیزیۆنی کەرکوو یا چوومە بەغا ئیساعی بەغا چاومە کردەوە چۆن ئیشەکەن ئەمانە هەموو سەرنجی ڕای کێشەم هاتم لێ لەو ئیمکانتی بەبەردەستمانە هەبوو تەطبیقمانە کرد یعنی ئەو شتانە بە خەیاڵمانە هاش شتمان زۆر بە خەیاڵها بەڵام ئیمکانیت لەبەردەستمانە نەبوو ئێستا ماشەڵڵا چەند قەناتی تەلەڤیزیۆنی هەیە چەند ستۆدیۆ هەیە چەند کەس هەیە مهندسی دەنگە چەند هەیە ئەو وەختەوە نەبوو یعنی تەنها دەچوینە سەر شانووە ئەچوین بەقەس لە مزگەوتەکان بووقەی بانگان نیە ئەمان هێنا بۆیکەوە ئەمپلیفایەر بەکاربێنین ئەو ئانیشە دەنگی گۆرانی بێژ دەرەچوو دەنگی مۆسیقە بە شەرشەق بەحاڵ بە نووزێگە هات لە سەماعەکان و دەنگ هاتە دەرەوە یعنی ئەمانە چۆن عیلاجکەین وردەوردە بیرمانە کردەوە چی بکەین و چی نەکەین ئەو تەجروبانەی ئەمان کرد لەسەر خۆمان هەمووی سەرکەوتوو بوون ئەو بوو جێبەجێ بوو مەسەلا یەکێک لەو شتانە تیپی سلێمانی کە تەجیلاتمانە کرد میکسەرمان نەبوو هاتم میکرۆفۆنەکانم بە تەوالی ئەبەست لەسەر یەکتر دوو میکرۆ سێ میکرۆفۆن سەر خەتی لەفت سێ چوار میکرۆفۆن لەسەر خەتی ڕایت ئەمە دامەنە لە لای ئالەتەکانە هەڵمانەواسی ڤۆلیۆمی من لێ ئەو وەختە ئەوە بووکەوە بەرزکردنەوەی نزمکردنەوەی میکرۆفۆنەکە ڤۆلیۆم بوو بۆ من یعنی ئالەتێک دەنگی نزم بواە ئەوە نەبوو میکسەر بدەنگی بەرزکردن مایکرۆفۆنەکەمان نزیکە کردو لێ ئەمە ئەمەدێکی زۆر زەحمەت بوو سەقفی چیپەکەمان کردووان بە ستۆ بە گونیە هەمووی هیمان کردبوو ئەو کاتەش کە گۆرانێک تۆمارەکرا ئەبواە هەمووی لێ کاتە ئەوە نەبوو بە تراک بێت تراک لەم چەند ساڵانی ئەخیرە هاتەکایەوە یعنی کە تیپی سێمانی داعینیش شتێکی تەجیرە کرد یا هەر تیپێکی کە بواە ئەبواە هەمویان وەکو بلبل لە بەریان بواە شتەکان یەک کەس غەڵەتی بکردە ئەبواە سەر لەنە دووبارە مامۆسانوەر بۆیە ئەومەش جوان بوون و گۆرانیانە چونکە هەمووی بە جەماعی لە عینەن کاتە بە یەک ئیحساس و تویانە بۆیە وا کاریگەریش بوون بەخوا زۆر شت هەیە گەر باسی بکەینەوە چەندی حەڵقەیە باز لەو ئیحساسانە بکەیتەوە ڕنگانەوەی چی و چی نییە بەڵام مهمەوەیە یەکترمان قبول بوو لەو شتانە یعنی جەماعەت گویانەگرت لێمە ئەنزانی کە شارەزام لە تەبیعەتم شارەزا بوون لەو شتانە گویان لێگرتم خۆ هەڵناگرێ ئیتر کە ئیشەکەمان تەواو بوو آخر جار هاتین گوێمان لێگرت بە جەماعی ڕێی جەماعەتمان ڕێگر باشە بە دڵتانیە خۆشم گوێم لێگرت بە تەنیا بزانم بە دڵمەیە بە دڵ نییە ئیشێکی مۆنتاژی وایە سێتێکی بچکۆلم کڕی بوو بەقەدەر هینێکی ئەوە نەبچوو بوو قوتوێکی بچکۆلە بوو سێتی مۆنتاژ بوو ئەمە ڕۆشم پێی مۆنتاژ بکرد یعنی معجزە بوو مۆنتاژکردنیەوە جاران کام کرد وەرە شیتێک بە تێمپۆ بڕواج لەوێ قەتعیتیای غەڵەتیتیای لە جێی کۆبی هەنەبی خەرلای یعنی مۆنتاژی شیری زۆر زەحمەت بوو بەڵام چونکە من مەطلبم بوو ئیشەکە بە دڵ ئەم کرد بەخوا شەویوە هەبوو یەک شەوی کامیل بە دیار گۆرانی کۆ دانیشتوم مۆنتاژیکەم بۆی حاڵتەکانی تیاعیلاجکە عاشقەکەت بوو عاشقەکەت بەڵێ بەڵێ بزەبدەوەیە مامۆسانوەر دڵنیام پرسیار دروست بووە لای ئەم قوتابیانە ئەمە بزانم چێ پرسیارێکی لە مامۆسانوەر فەرمێ فەرموو ماوەسەگەم بەخێر بێ خۆشحاڵین کە هاتی بۆ ئێرەوە لە پەیمانگەکەمان حازری و من پرسیارێکم هەیە بیرۆکەت بۆ تیپی مۆسیقای سلێمانی چۆن هاتەکایەوە و ئەو ئەندامانە کێ بوون کە یارمەتیانیایت و پاڵنەرت کێ بوو کە تیپی مۆسیقای سلێمانی دامەزرێنیت کە هاوکاریان بیت و ئەزانین کە سۆڵۆکان زۆربەی هەرە زۆری تۆیت و ئێمە زۆر شانازیت پێوە کە این دەستەکانت خۆش بێت فەرم وەڵامی ئەم پرسیارە زۆر درێژێکیشە وەڵام بە کورتی جوابتامەوە ئێمە لە ساڵی 64 گروپێکمان دروست کرد بەناوی گروپی خۆشی و بەختیاری ئەوە زۆر بەردەوام نەبوو لە دوایە هاتینە دەرەوە ئەندانی کەمان وەرگرت نامان نا تیپی هیوای مۆسیقا ئەوەش هەر داودەی نهاتین ساڵی 67 گروپی هونەری ملی لە بەغداوە فێرقەی فنونی شعبی ڕەشید هاتن لێرە چالاکییان کرد بە خوا لێ خۆش و حەقی شبلیمان وتمان ئێمەش تیپێکمان هەیەمانوێ بەشدار بین لەگەڵتانە وەختێکمان بنێ وتی باشە چارەیەکتانێنە بەسەر چاو ئێمە حازرین ئەوە بوو پێشەوەی بچینە سەر شانەوە لەوە پێشەمە ئەوە مۆسیقان لەو گروپانە لیا لەگەڵ یەکترا وتمان بچ ناوێکەوە بڕۆین هەر یەکە قسەیەکی کردوتم وەڵا کاکە ئێمە تەمسیلی شاری سلێمانیەکەین با بڕین بەناوی تیپی مۆسیقای سلێمانی و هەموو ڕێیەکان پەسەند کرد بەناوی تیپی سلێمانی و ناومان ناو چوینە سەر شانەوە ئەو پێشوازێکی باشمان لێکرا دوای ئەوەی تر هەوڵی ئەومان ناکەوە ئەو گروپە دروستکەین بە جوانی دروستمان کرد ساڵی 69 لەگەڵ تیپی نواندنە ئەوان جوستیان تیپی نواندنی سلێمانی دروست کرد ئێمە وتمان بیکەن بە تیپی نواندن و مۆسیقای سلێمانی ئەو بوو ساڵی لەگەڵ ئەوان ئیدارەمان کرد بەڵام ئەوان ئیجازیان وەرگرت ئێمە ئیجازەمان وەرنەگرت بوو
ساڵێکیشمان کرد لەبەر تایبەتمەندێتی و خصوصیەتی هونەری هاتیینە دەروی ئێمە تیپی سێمانی بۆی کەوا کێشە دروست دەبێت و ڕێگری نەکەن یەکتی لە ئیشکردنوانە ئەو ئیجازەی کەمان تەقدیم کرد ساڵی 73 ئیجازەکەمان بواتەوە ئەمانە حکایەتی زۆر لە پشتەوەیە ڕەنگە وەختی ئەوە نەبێ باسی بکەم لێرە بەو شێوازەیە تیپی سێمانیمان دروست کرد. مامۆسانوەر بۆچی ئیجازەکە ئەوەی ئێوە درەنگ کەوت لەگەڵ بەخوا شخصێکی بەد چوو بۆ ناوە لە بەغا کە زانیوە هینی سلێمانی و تیپی سلێمانیە دوای خست بوو ئیجازەی گروپێکی کەی پێشخست بوو ئێمە ئیجازەمان چوین لای بەڕێز خوا لێ خۆش بە حەقی شبلی پێمان وتمان ئیجازەکەمان چەند ساڵەوە تەقدیمان کرد بۆ جوابمان نهاتوە کی چۆن هاتووە وتمان فلان وەخت ئێمە هاتین لێرە ئیجازەمان تەقدیم کردووان وتیان پاژمانی ئەگەر جوابتان بۆ ناتوەوە ئیعلانی خۆتان بکەن کەەوە ئیجازەتان تر ئەو تێکەوت ڕاستەکەی تومەس کە چوینە ناو وردەکانی شتەکانەوە یەکێک لە دایری سینەما مەساحی وەختە کوڕی باشێک کوڕی باشێک کوڕی باشێک ڕۆژ بوو تەفزیری جێکی کە یاو بەسەر ئێمە ناوی نابم علاکوونیەوەی وەختیەوە نییە ئەو باس بەلای خوا بمێنێتەوە ئەوە بوو لەسەر ئیجازەی یەکەم ئەمە ئیجازەی دووهەممان تەقدیم کرد یان بۆ تەڵەوی دووهەم لەسەر ئیجازەی یەکەم ئیجازەمان وەرگرت ئێمە ساڵی 73 23 پێنجی 1967 نا 73 هینا لە 67 ئێمە هەتی بووین بەڵێ بە پرسیاریشکە پرسیارکە زۆری حەز لە پرسیارە قەینا دوای پرسیاریشکە بکە وعد زۆر بەخێر بێ مامۆستا سپاس گیان پرسیاری من لێرە ئەوەیە هەمومان نەزانین چەندین کارە کردو جەپەنجێکی باشە دیارە لە ناو موزیکی کوردیە و ئەتوانین پێت بڵین نمونە بۆ ناو پێناسی موزیکی کوردی ئەتوانین بڵێم کە کارەکانی تۆ ئەوە کارت کردو ئەوە ئەزمونێکی باشت هەیە و هەموو ئەو دەنگ بێژ و موزیسیانانێک کە لەگەڵ تۆە لەو کاتە ئیشیان کردووە ئەتوانین پێ بڵێن ئێستا بۆ بە مێژوو ئامۆژگاری تۆ چییە بۆ موزیسیانانی ئێستا و بۆ ئەم خوێندکارانەی کە ئێستا خوێنن بۆی ئێمە شکارێک بکەین کە وەکو ئێوە بۆ زەمەنی داهاتوو ببین بە مێژوو. ئافرم با تۆش پرسیارەکەی تر بکە جواب بەمەوە جوابی ئەو بینەوە دە باشە دوای پرسیارەکەی پرسیارێکی جوانە بەڕاستی هەر ئیشێک دەستێتێ نیەتپاچی و بەستێکە هەبێت بۆ ئیشەکە مەبەستی ئێمە خزمەتی کەلتوری کوردی بوو خزمەتی مۆسیقای کوردی بوو کە ساڵانێکی پێشووتری ئێمە ئامانزانی کە تیڤی مەولەوی هەیە بەڵام ئیشەکانی نەچووە ناو سەرتاسەری کوردستان لەبەر نەبوونی ئامێر و جێگە و دەستگا و ئەو ناشتانە ئیشەکانیان جێبەجێ بکەن پابەت بوون بە ڕێزکردن لەو تەمرینانەی ئەیان ناینێ لەو تەوجیهاتەی مامۆساکانیان ئەیان ناینێ ئەم ناوەشتانە هەمووی کاریگەری هەیە مامۆسایەکەیە دەست بە تۆڵێ دڵنیا بە مامۆسا نییە حەز نەکاتە لە بکەی خۆی لە خۆی بەتواناتر بێ هەموو مامۆسایەکاوە هەوە شعوری هەیە کە لەعانێکە تۆ بگوێەکەی ڕێنمایەکانی جێبەجێەکەی ئەو شتانەی پێویستە لە دەرزەکاندا ساعیەکەی تێکۆشی اینجا لەگەڵ ئەمانە هەمووی خۆبەستنەوە بە مەبەستی نەتەوایەتی خۆت ئێمە وەکو کوردێک چیمان هەیە لە مۆسیقا چیمان هەیە لە هونەرە چۆن بتوانین ئەو ڕۆ گەشە پێ بکەینکەوە بۆ عالمی ئاشکراکەین ئەمە کورد ئێمە ئەوتام هونەرەکەمان ئاوا هەیە هەمانە بەبنەوەیە عنیمە سەوتا جاری وهەیە زۆر جار لە میلەتانی دراوسێمان لە عەرەبەکان لە تورک لە فارس میلۆدی کوردیەکانی ئێمە بن ئەیکەن بەین ئەوە کاریگەریە بەڕاستی ئەوە هەوڵدانە بۆی کەوا تۆ ناسامەی خۆ دۆزیوتە و گۆرانیانە ئەوانیان ئیسفادەکەن لەم شتانە ئەگەر چی بەنەوەیەک لەوانە وەکو پێڵێن دزینە و نەبێ ئێمە احتیزازی پێ بکەین بۆ شتانە بەڕاستی بەڵام هەمان کاتا خوێندنەوەیکەکەوە مۆسیقای کوردی ڕۆڵی خۆی هەیە جوانی خۆی هەیە ئەو ڕۆڵ و جوانی کە خۆی هەیە خوێندکارە تازەکان ئەبێ پابند بن بەو خوێندنەی کەوا هەیەە وەکو قوتابیەک لەو بواری خوانە وردەکاری تەواو بکەن گۆڕایەڵی مامۆسەکانیان بوون دەرسەکانیان جێبەجێکەن لە سەروی هەمویانەوە ئەم هەمووشتانە پابەتکەن بە بوونی نەتەوایەتی خۆیان کە کورد بەڵێ پرسیاریشکە فەرموو مامۆستاوەک ئەگەداری کە ئێستا ئاوازدانەری زۆرمان بۆ پیا بووە وەستۆدیۆی زۆر کراوەتەوە بۆچی سانسۆرێک نەکراوە بۆ ئەو ئاوازدانەرانی کە دەنگی زۆر بەکارێنن ڕاستە ئاساییە کە ئێمە
لە وڵاتانی تر بۆ نمونە موزیک بەکاربێنین بەڵام لەسەر داواکاری موزیکسیانەکە و ئاوازدانەرەکە و شاعیرەکەش و وە گۆرانی بێژەکەش ئایا بۆچی ستانداردێک دانراوە بۆ ستۆدیەکان یان بۆ ئاوازدانەرەکان یان خوێندنێک دانراوە بۆ ئاوازدانەر بۆچی تا ئێستا ئەمە نەکراوە کە خۆت دەستێکی باڵا و باشت هەیە لە ئاواز و مۆنتاژ و ئیتر یعنی دیاریت زۆر دیاریت بۆچی یعنی والله دادەگیان من ئەو شتا گەڕێنمە بۆ سیستەمی ژیان لەم هەرێمی کوردستان لەو پێش تا سەرەتاش دایما سنسۆری نەوعیمان هەبوو هەتا لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی کێ گۆرانکی بێنایە سێرمانەکرد شعری کێیە جەودەتی شیعرەکە تا چ ڕادەیەکە ئاوازەکە چۆنە تۆمارکردنەکەی چۆنە لە ستۆدیۆ تۆمار کراوە ئەم شتانەمان هەموو حسابەکەت اینجا وەرمان کرد جاری هەبوو وەرج نەگیرا ڕۆشن شکاتیان لێکردین نەوعێک لە ئازادی هاتوۆتە پێشوە لە هەرێمی کوردستان ئازادێکی بەربڵاوە یعنی ئەوە نییە من بتوانم هەموو شتێ بە هەوەسی خۆم بکەم و ئەوە نەبکەم ئەگەر بیشی کەم زمانی دنیام لێکردەوە و بۆواکە ڕێز لە ئیرادی ئینسان ناگیرێت تا ڕادێت بەسەڵاح ئەم پرۆسەی کە تۆ جەنابەت باسیەکەی دەیان جار تەرحکراوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بەڵام لەبەر ململانی سیاسی جێبەجێ نەکراوە بەداخەواڵم با نەچینە ناو ئەو مەسەلانەوە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە خۆمان بە خۆمانە بچینەوە بزانین چی ئەەکەین و چی ناکەین لە تەلەڤیزیۆنە دەیان جار گۆرانیمان بواتوە گۆرانی بێمانە ئەمە چی وڵا خزمی فلان کەسە بۆیە ئەمە ئەوە بۆیە ئەوە بووە ئەبێ گۆرانەکەی بۆ تۆماکە ئەبێ نییە لەوێ نەوعی شتەکە ئایا چەند خزمەتە گەیەنێ بە خەڵکەکە چەندێ ئەچێتە ناو خەڵکەکەەوە چەندێ خزمەتی کەلتوری کوردیەکە ئەبێ لەو ڕۆ سەیری بکەین نەک لە ڕووی کەسایەتیەوە منەگەر جاران لە تیپی سێبانی ئاوازێکمانی هێنا هەر کەسێ بۆیە هەتا منیش لێژنەی هونەریمان هەبوو دانیشتین تاوتوی هەموو جملەی مۆسیقیمانەکە لەوێ ئەم جملە لەوێ وابێت ئەوە لەوێ وابێت ئەوە وابێت ئەوە وابێت اینجا ئەمانگەیان ئەوەی کەەوە تۆماری بکەین تەنان جاری وا بەعانی تۆمارکردنەکە بەعزە گۆڕانکاریمانە کردکەوە لە مەسلحەتی ئاواز و میلۆدیەکە بوو ئەوەیە بۆیە سەرکە گوێگری بۆ نوعەیە چونکە ئەچوو بە فڵتەرێکی جوانە ئەڕۆشتە دەرەوە بە سەرکەوتوی هاتە دەرەوە لەگەڵ ئەو هەموو بێ ئیمکانیتی ئەو سەردەمانە هەمان بوو ئەوەیە مەسەلەکە بە خۆبە مامۆستا ئەنوەر هەندێک کەس هەیە لای ئێمە یعنی وا باسەکە کە ملەتی کورد هونەرەکەی ئەو هونەرە نییە لاوازە مەسەلەن ئێمە میلۆدی وامان نییە کە ببێ بە عالەمی لەوەی کە تۆ جەنابەت باسی ئەواکەی ئەو عەشقەت ئەوەی کە بتەوێ هونەرەکەت لە پێناوی چییە ئاکەی هەدەفەکەت چییە چۆن لە گەنجەکانمان تێبگەینین کە ئێمە میلەتی ئێمە جوانترین میلۆدیمان هەیە دەوڵەمەندترین زمانمان هەیە بتوانیت تێکستی پێ بنووسیت جوانترین میلۆدیمان هەیە ئەوەی کە مامۆستا ئەنوەر خۆی دەرکی پێکردو و ئیشی لەسەر کردووە چۆن ئەمە بگەینە گەنجەکانمان بەڕاستی ئەوە مۆزوعێکی زۆر گرنگە من شتێکتان بۆ بگەڕمەوە ڕەنگە بەلاتانە سێر بێ ئەبێ بە دوواچوونمان هەبێ بە دوواچوون یعنی نەک دانیشتین وەکو سفرێ دانیشتین بزانین خواردنی چیمانێنێ اینجا دەستکەین بە خواردن نە ساڵی شەسەکان زۆر جارگوارەی عەبدولوەهاب و عەبدولحەلیم و کەلسومانە باو بوو ئەو شتانەمان لێیە ئێمە هەتا لەسەر مەسرح باش ئەمە تاکەی ئەمە شتانی لێ گوارانی کوردیمان نییە بیرمانە کردووە لەوەی گوارانی کوردیمان پابەندبوون بە نەتەوایەتی ئەوەیە باشە گوارانی هەر ئەمانە ئەوەی تارتۆفمان گوێلەوەی عەلیمەردانمان گوێلێ ئەوەمان گوێلێ باشە ئەمانش هەستەکەین کەوا وەک پێویست ئیشیان بۆ نەکراوە چونکە ئەو موزیسیانەی کەوا لەوێ مۆسیقیان لێیا بۆ ئەم گوارانی بێژانە هەموو چاوکۆر بوون یعنی بۆ معیشەت چوو بوون ئەو مۆسیقیان لێیا ئاگام لێ بوو کە چۆن بە ڕەزالەت ئەڕۆشتن تا گوارانیان بۆ تەجیرەکرد کەرتێکیان هات بە خەیاڵمەوە وتم بام بڕۆم بۆ ئەم شارە زوورە بزانم میلۆدی ئەم ناوە چی هەیە سواری پشتی پیکابێک بووم بە 50 فلس بیرمە ڕۆشتم بۆ ڕێ ئەو لای عەربەتەوە نازان بەخوا چۆ بوو دەیەک هەروە بەرچاوم کەوت و دابەزیم وتم دابەزم با لێرە دوێ چوون بۆ ناو بە حەقلەکە تەجیرێکم کڕی بوو بە مەعاشی مانیەکەم 33 دینار 32 دینار مەعاشم بوو یا بووم بەو ڕیکۆردەرە کراون مارکەی کراون تا لەم ئاخرانیشان ما بوو نازانم چۆن فەوتان نایەتەوە بیرم بە پیل ئیشیە کردوانە بەکرەم لەسەر دانابوو چوومە لای فەلاحێک سەلام لێ کردووە لە خۆمەوە وتم ئەرێم دێناوی چی وتیان دەی فڵان شتە بەخوا ئەو شتانم بیر نەماوە بەداخواڵم چونکە ئەوم مەبەستم زیاتر شیتر بوو لێ ئەوانی بیبردوومەتەوە وتی بۆچی بە قۆڕ وتم وەڵا ئەڵێن دەم خۆشێک هەیە لێرە نەمەزان دیەکەش ناوی چییە ناوی
ئەحمەی مەلا نازانم چیە لە خۆ ناوێکمەوت بیە کردو کابرای سەری هێناوە زمانەکە سەری تۆزێ خورانەوە هاتەوە بەخوا ناویوامان لانێ بەڵام هیچ کەمان هێ دەم خۆشە ناوی ئەوەی ئەوە گۆرانی چاکەزانێ وتم گۆرانی چیە زانێ لە خۆی گۆرانی چی بوت و ئەوانەوتی ئەم گۆرانیەوە ها ئەمە ئەڵێ ئەو دەستی کرد بە گۆرانی تو من بێدەنگ دەستم نا بە ڕیکۆردەرەکە تەرجیرم کرد بوو بە مناقەشەمان لە مناقەشەکە ئەو گۆرانی ئەوت و من شەمود ئەمە وانە وایە هەر بۆی شتی لێوە دەوێن تقریبا 12 گۆرانی تەرجیر کرد بەخوا شتێکی چاکە باشە زۆر مەمنونم زۆر سپاس دەکەم ئینشەڵا سەرتایمۆ لەوێ وەڵا چوومەوە وەستام لەسەر جادەکە نیر سەعات 3 چارێک تاپی کابێ هات بە 50 فلسی تەرسوار بوو بۆ هاتمەوە بۆ سلێمانی هاتمەوە لە ماڵەوە ئەمیلۆدانیم لیایەوە دەنگی ئەو جێگانی کە لە لادیان دەنگی زۆر ئەسیلە کاریگەری شی دەروی لەسەر نییە لەبەرەوە خۆی ماوەتەوە حەسمە کرد ئەو گۆرانیانە بزانم چۆن لێبێن بە کەمانەکە محاولەم کرد لاسایی بکەمەوە گۆرانەکە بڵێمەوە لێمە ئاوێ نەبەراتی ئەوم دایەنە ئەی باش ئەم نەبەرانە چێ بڵێ سێم کرد ئەسعدی برام نزیکترین کەسە لێم کە بتوانێت ئەو شتانە بڵێ بام کرد لەمە ئەسعدەم گۆرانیانە ئەزانی لە ئەتوانی بێڵێ ئێخر کەلیماتم نییە ئەم کەلیماتی فۆلکلۆر بەکارهێنین کە لێیە شتێکی کە دەرس تامی کرد هەتا بەعزێ تەرجیلاتم هەیە هینی ئەو وەختانە کە کردومە ئێستاش ماوە لە ئەرشیفەکەمە مەوجودە هێنام ئەم گۆرانیانەمان لێ ئایەوە و شێوازی عەسوەکەمان بەو شێوازە لێ کرد و بەو شێوازە گۆرانی مۆرکی کوردیمان هێنایان ناوە ینی مۆرکی کوردی شتێکە بە ئیکتیساب بۆ یەگریت ئەوە نییە بڵێ وەڵا شتێکە جاهیزە بۆ دەهێن لە دەراسەتای خوێن لە نۆتای خوێن یا لە بەدراست پێتەڵێ کەلتوری میلەتەکە کەلتوری میلەتەکە بێ بڕی دراسی مەیدانی بۆ بکەیت بژی لەگەڵیا فعلا ئەژین بە چوین بۆ قەراق چوین بۆ شارە زور چوین بۆ هەورامان هەر یەکە تامێکی هەبوو نوعی هەبوو زۆر دڵم پێخۆش بەو شتانە اینجا من پەنجەی خۆم لەسەر ئەو جۆرە تۆنانە ڕاهێنابوو هەمەقتوو هات بۆ ماڵە وەلام گۆرانی ئەوت بە ڕەحمەت بێ دەنگی تا بڵێ کوردی جوان بوو منیش مۆسیقەکەم لەسەر شێوازی دەنگی ئەو داناویشتم لەگەڵا کرد هەتا جایەوە لە ڕیتم نێزان لەکوێ داغڵێ پەتێکمان بە خاچەوە بەس ئەوە خاتەکەمان ڕاکێشە لەوێ بینکە هەندێک جارکە گۆرانیکەڵێ خڕبی ناییدی ئەو تەکانێ ئەو لەوە تا پەتەکەم ڕاکێشە بە خاتی بۆ داغڵ بوون ینی زۆر شت هەیە ئاوە ئەمان کرد لە ناچادیە مۆرگ دۆزینەوە بەو شێوازەیە ئەبێ بڕی دراساتی مەیدانی بکەیت سە دراساتی مەیدانی هەیە یەن بۆ لام تەلەبە پرسێتوانە مامۆستا ئەوە چۆن بۆ چۆن بڕۆ بگەڕێ بڕۆ مەجموعەیشت کۆکەرەوە دراسەتی بکە لێکێرەوە بەعسبی بکە بیخوێنەرە لێ بزانە مەسافەکانی چییە وەڵام مامۆستا ئەنوەر هەر لەسەر حەیران و لاوک و هۆرە و ئەوانە سەدان دیراسا دەتوانێت بکرێ وانە مامۆستا زۆر زۆر کاکە میلەتی کورد زۆر دەوڵەمەنە بە کەلتوری خۆی چۆن قسەی ئەمە بڵێ وەڵا هیچمان نییە ئەڕووی پەنابین بە مۆسیقای ئەوروپی ئەمە لە نەزانی و نەفامیە ئەینا کورد چووکە ناوچەگەریتیایە مثلا ناوچەی بادینا ناوچەی هەورامانە ناوچەی ڕووستانە ناوچەی گۆرانە ئەم شتانە هەیە کەلتورەکان جیاوازن نزیکنەیەک دەوڵەمەندترین میلەتە لە جیهانە لە کەلتورە زۆر ڕاست بەڵام بە دوچوونمان نەبووە دەستگایەکی وەکو ڕێوەزارەتی ڕۆشنبیری بیرەوە نەکردێتەوە مؤسسەیەک دامەچێنێکەوە کۆکردنەوەی ئەم شتان بگرێتە مامۆستا ئەنوەر ئیجتیهادی شخصی زۆر ئێستا مەسەڵەن مامۆستا ئەنوەر خۆی کردووە بە ئەنوەر قەرەداغی یعنی پێویست ناکە وەزارەتی بە من بڵێ وانە آخر ئەو مؤسسەیە ئەلبەتە شتی بۆ تەرخانەکە ئێستا لە ناوچەی هەورامانە کاکە ئەو گۆرانی لە هەورامان هەبوو لە هیچ جێیکانی ئەوە نە ئەساڵەتیایە تەلەڤیزیۆن چۆن نایانەوە سێکەم ئازیز بەهاری شەمەڵسایی بە هەورامی ئەڵێن ئەی باشە تۆ کەلتوری جوانی خۆی ئازیز بەهارە بۆ ئەڵیتەوە ڕاستە وڵات دەنگیان ئەو هۆرە و سیا و چەمان و شتە ئەڵەی قاسپەی کە و یعنی ئەوگە لە ناو سروشتەکایە هەر حەزەکەی گوێی لێ بگریت کاکەشتی زۆر جوانیان هەیە هەورامان بە تایبەتی هەموو مەنتیقەکانی کوردستانشی جوانیان هەیە زۆرشی جوان هەیە ئەی قەتار و خاوکەر و ئەڵاوەی سی و ئەو ئازارەی گەرمیانە ها چەند جوانە مامۆستا بەخوا لەگەڵ هەموویان ژیاوم من ئەزانم لەگەڵ هەموویان ژیاوم یاخۆ هەر بژیت و هەر ئاواشتمان فێرکی مامۆستا بزانم چیکە پرسیاری هونەری مەسەلەن پرسیارێکە مەراق بێلاتان لە مامۆستا ئەنوەری بکەن فەرموو پێشکی بەخێر بێ مامۆستاگیان خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵ تۆیا دانیشتین و جەمان لە مێژووی ژیانی خۆت بێ و بەگشتی مێژووی میوزیکی کوردی و مامۆستاگیان من پرسیارێکمەیە کە لەسەر میوزیکی کوردیەوە و تۆش دانەرێکی میوزیکی کوردی کۆن بووی کە لە کۆنا من پرسیارەکەمەوەیە مەبەستمەوەیە لە پێشە مەبەستم هەر پرسیارەکەم لەسەر سەرەتای میوزیکی کوردی ئێستا مامۆستا ئەنوەر ئەو نوع موزیکە دانانێکە ئێوە زۆر بەدڵتانە ها ئەوەی گەنجەکە مەبەستمەوەیە
لە میوزیکی کوردیا بەگشتی بۆچی یەک خەتی هەبووە واتە هارمۆنیەکی تاواتی نەبووە لە کۆنا توانای ئەمە نەبووە یان نەتانتوانیوە بە تایبەتی گوێ لە میوزیکی جیانی بگرن بۆی فێری ئەم ئەکادیمیەی هارمۆنی تاواتی بن بۆی بتوانن هارمۆنیەکی تاواتی لە نێو میوزیکی کوردیا دابرن بەگشتی کابینین میوزیکی کوردی هەموو یەک خەتیە یعنی چۆن بڵێن هەموو ئامێرەکان یەک خەت لێن یەک میوزیکە ژەنن مەگەر سۆڵۆیەکی تێ بکەن یان شتێکی وا مەش ناکەوێتە زۆر هارمۆنیەوە پرسیارەکە جوانە باوکەم ئەگەر بگەڕێنە بۆ جوڵانەوەی حرەکەتی مۆسیقا لە کوردستانە جوڵانێکی تازەیە ینی کە دەست کراوە بە مۆسیقا یەکسەر بەو شێوازە سەری مێژووی تاریخی ئەوروپا بکە مێژوویەکی هەیە بۆ چەند سەدان ساڵ لەگەڕێتەوە لەم پێش بەڵام ئێمە هەمان بوو بێ ڕەنگە بەعزەشت بەڵام نەمانتوانیوە بیگەین بە جیلەکانی داهاتوومان یعنی حرەکەی مۆسیقی کە لە کوردستان دروست بوو لە پەنجەکان بەملاوە لە چلەکان بەملاوە دروست بوو ئەو وەختەش خواخوا بوو ئامێرێک دروست بگری بەدەستەوە کامێرەکە دەگرت بەدەستەوە ئێمە خۆمان کەمانمانگە بەدەستەوە چوین بۆ ماڵی برادەرەکانمان تەمرین بکەین مناڵەورتە دوامانە کرد بەربارانیان نەکردین یعنی بۆ نمونە ئەوە ئیشێکی زەحمەت بوو هەرچۆنێ بێ وامانە کرد چەند کەسێک کۆبینەوە بۆی شتێک لێین کە لێمانە بۆ نەوە عەلێمانە بەڵام لە ساڵی هەفتاکان بەملاوە تۆزێ اطلاعات زیاتر هەبوو یعنی بەدواچوون زۆرتر هەبوو بەلایەن هونەرمەندەکانەوە لە بابەت دروستی هارمۆنی مامۆسایەک هەبوو لە میسرەوە هاتوو بەلامان بۆ زانکۆ هەندێک دروستی مۆسیقی هارمۆنی بە منوت ئیسوادێکی زۆرم لێ کردەوە من دوایەوە پەیوەندیمان هەبوو لەگەڵ مامۆسەکانی بەغا پرسیارێکمان هەبووە بەیانی ئەچوین زوو سواری سارە بووین ئەڕۆژ سوالەکەمانە کرد لیانە جوابی ئاینەوە لەسەر ئەو مەوزوعانە و هاتینەوە تەطبیقمانە کرد لە باگراوندی بەعزە گۆرانیە ینی بەعزە گۆرانی هەیە باگراوندی هەیە ئەگەر بزانیەوە شێوازێکی سەرەتایە بۆ هارمۆنی دروستکردن بەڵام بە شتێکی جوان و بە شتێکی خۆش تا ئێستش هەر بەو شێوازە ئەڕوە پاشە سیستەمی ئیشکردنی ئێمە بەو نوعانە هاتووە ینی سیستەمێکی ڕۆژهەڵاتیە مەسەلا چارەکە دەنگ لەناو مۆسیقی ئێمە سەیتەرەیە هەیە تا ڕادەیەک تا ڕادێکی زۆر ئەوە ڕەنگە نەگونجە لەگەڵ تامولکردن لەگەڵ هەندێکی لەگەڵ کۆرد مامۆسا ئەنوەر چۆن تەوزیعەکەی ئەو چارەکە دەنگانە لەگەڵ کۆرد و ئەوە بۆ هارمۆنی لەوانێت سەخت تۆ زەحمەت ئەوانە اینجاتر بەڵام ئاواتە خوازم کەەوە گیری لەمەلا و ئێوە و ئەمانە بتوانکەوە لەو دنیاە بژین و زیاتر بەربڵاوی بدەن بە ئەو ئیشانە بەڵام لە نەکەی کوردی نەچێتە دەرەوە کاڵم لە نەکەی کوردی وەکو ئیشەکانی ئارەم خەچە دووەریان کە گوێ لێە هەستەکەی نەکەیکی شەرقی تایە نەکەی کوردی تایە فعلێن کوردیە ینی میرۆدیەکە میرۆدی کوردیە بردوێتێ بۆ ئیشانی تا کردووە لە بادەی گایانە مەسەلا هیوادار بتوان ئێوە بەو ئیشانە هەڵسن ئێمە تەمەن ئەوەنە درێژ نیە جوڵانی تەواو حرەکەتی ئینسان 20 ساڵێکە بتوانێت ئەو ئیشانە بکە 20 ساڵ ساڵانێکی کەمە بۆ ئیشانە بەڕاستی زۆر نییە مامۆستا ئەنوەر بەڕاستی کاتی بەرنامەکەمان خەریکە تەواوێ بەداخەوە زۆریش گفتوگۆمان نەکرد بەڵام من زۆر گرنگە بەلامەوە بە کورتی بۆمان باسکی چۆن پەیمانگای هونەرە جوانەکانتان دروست کرد لە سلێمانی کە بووە ئەوەی کە قوتابخانەیە بێ بۆ پێگەیاندنی سەدان و بگرە هەزاران قوتابی هونەر وەڵام من ئەم پرسیارە پێش هەموو شتێ پرسیارێک تەوجیهی ئەم خوێندکارانەکەم ئێوە رازین لە پەیمانگە کەیسە هەیە ها باشم پەیمانگە قەت نەتان بیستۆ چۆن دروست بووە بەخوا ئەو پرسیارەی ئەودا دەکردی کە ئێستا لەمە پێش دنیای ڕێگری هەبوو لەسەرەوەیکەوە ئەم پەیمانە نەکرێتەوە ئەم پەیمانگای نەکرێتەوە بۆ ئەبێ بە وەکرێک بۆ بەعسایەتی و بۆ نازانم چیوانە بەڵام ئێمە مەبەستەکەمان لەگەڵ ئەو ئازیزانی کە پەیمانگانەمان دروست کردووە هەدەفمان ئەوە بوو گەشەیە بین بە هونەری کوردی بتوانین هونەری کوردی چۆن بەرەو پێش بەرین چۆن دەراسەتی مۆسیقای کوردی پیا بکەین زۆر شت هەبوو بەرنامە قسم دایانایە طبعا ئەمانات موافقت بکەن و بێتەوە لەسەری مێژووی مۆسیقای کوردیمان دانا یعنی بعضی شت هەبوو هیچی عەرەبی بوتیایە بەڵام لەگەڵ هی کوردیمان دانا میلۆدی کوردیمانە کرد بە نمونە یعنی هەموو شتەکان ئەمانیش بوو دەودە بی کوردیین ئەوە بوو دوای ڕاپەڕین یەکسەر ئەو شتەیە یەکاو یەک شکایە بە نەوعێکیکە کەوا بایەغدان بە هونەری کوردی ڕەنگە ئێستا تۆ لات سێروێ لە مۆسیقای عەرەبیە باسی زریاب و هین باسی زریاب نا کووردا و باسی عەبدولوهاب و عەبدولحەلیم و ئەوانە کرد و چەندین کتێبی لەسەر دەرەکەنوانە ئەی باشە بۆ دوو کەس هیمەتێکیەوە ناکە لە ژیاننامەی هونەری دوو هونەرمەندی کورد
بتوانێت شتێ بنووسێت و لەسەری بەحسێ بکات و ئەمە وای کردو ئەو وای کردو وای کردو ئەمە مێژووی تۆ دەوڵەمەندەکە سەقافەتی تۆ دەوڵەمەندەکە هەنگاوە پێێنێ بۆی دەرگای کە بکرێتەوە بۆ ئیشی تر یعنی ئەم شتانە مەفروزە ئیحتیماماتێکی زۆری بنێ کە پەیماگامان دروست کرد مەوزێکی زۆر بەدەمان لەلایەن هونەرمەندەکانەوە هات کەوا پەیماگا نەکرێتەوە باشە و ئەی باشە تاکەی ئێمە داشین کێی کاتەوە ئەی ئەم تەلەبانەیان حەزەکەن بخوێنن چۆن بخوێنن ئەوە بوو هەر کردمان لەگەڵ هەموو تەحەدایەکە بەڵام ئەوە بوو بەیانی تا ئێوارە بەبێ هیچ مقابلێک بێەوەی مقابلی بە وەزیفە نەبێ زیاتر تا سعات 4 ئێوارە ئێمە داوامانە کرد بۆی کەوا ئەو تەلەبانە پێ بگەن ئەو تەلەبانە ئیش بکەن ئەوە بوو زۆری بە ئەرشیو ماوەتۆ کە سعات 2 نیۆڕۆ تا سعات 4 ئێوارە ئێمە پرۆڤەمان کردووە ڕەنگە هەبێ لێرە لە مامۆستاکان لە بەعزێ هەت خۆشت ڕەنگە ئاگاداربی بە ئەرشیف هەمووی کە تەسویرمان کردووە کە چۆن بە ئیحتیماماتەوە کردومانە لەو ژیانەمانە لە کەلتوری کوردی زیاتر شتێکی عەربیمان تەقلیب نەکردووە شتێکمان نەکردووە بەسەر شانوماڵی حکوومەتی بەعسا بڵین شتێکمان نەکردووە دژی مەبدەی کوردایەتیمان بوو بێت شتێکمان نەکردووەکەوە لە خەتی کوردایەتی لامان نابێ هەموو شەکامان لە پێناوی ئەو بووکەوە خزمەتی هونەری کوردی بکەین مێژووی مۆسیقای کوردیمان کردووە باسی فۆلکلۆری کوردیمان کردووە دەرسی کە هەیە تەکنیکیە وەکو سۆلفێچ و یا عەزفی جەماعی و یا بەعزەشت ئەو بۆ پێگانی دست و پەنجەکانە پێگانی مێشکەکانە بۆی لەناو ئیشە بتوانێت ڕنگانەوەی هەبێت بەو نوعی ئێماوە دەستمان پێ کردەوە پەیماگامان کردوێتەوە پەیماگاش هەوڵجار من هەر خۆم بوو متاقی تەنها لە دوای تەکلیف من لە زۆر هونەرمەند کرد ناهاتن بە زۆر تەکلیف من مامۆستا سەلاح ڕەوف کرد چۆن قەناعەتی کرد هات دوایە مامۆستا حەمە حوسێن هات دوایە تاکو چەند ساڵێک کادرمان نەبووە هەتا ئەیان پەیماگا کرێتوە بێ یەک دوو کەس خاوەنی شادەی دکتۆرا بێت و بێتوانە با ئێمە لە بزمار داکوتینەوە دەست پێ بکەین با ئێمە داینین بەلدا هاتووە بە ئەم دکتۆرانە و ئەم ماسەرانە بێن لێرە دەست بڵێنەوە یەرە جینی کە پێ بگەین دەستەوەسان نەوەستین دەوشتانە ئێستا چەند پەیمانگا هەیە پەیمانگا هونەرە جوانەکان لە هەولێر هەیە لە مهمەوەیە ڕەنگ و بۆی بەڵام چێت دەستی پێکردووە ئەوە زۆر گرنگە وەڵای ئێمە دەستمان پێکرد بەشی مۆسیقا من بە تاقی تەنها بوو کە کردووەتەوە کەسم لەگەڵا نەبوو لە دوای مامۆستا سەلاح ڕەوف هات پاش تەکلیفێکی زۆر لێی بە مامۆستاکانی کەموت کەسیان ناهاتن ئیتر ناهاتن لەبەر چووە کارێک بوو ئەوە لای خۆیانە زیاتر یعنی ئێستا ئێوە کە قوتابین لێرە ئەوە ئازایەتی مامۆستا ئەنوەر بووە مامۆستا ئەنوەر بەداخەوە کاتی بەرنامەکەمان هەرۆنگە بوو یاخواتە من درێژبی هەر ئەوە بە جوانی بتبینم بە گەشاوەی بتبینم بە تەندروستیکی باش زۆر سوپاس دەکەم ئەوە گەورەی بوو کە ئەم چاپێکوتنت قبول کرد گەورەی بوو بۆ ئێمە هیوادارم هەر تەمەند درێژ و لەش ساغ بیت زۆر سوپاس سپاسی جۆ بخێر کارە ئەزیزانێکەوە ئامادە بوون لێرە هەر بژین پرسیارەکانیان هەر بژیوەش خۆش و دەستێوانیش خۆش زۆر سپاس بینەرانی خۆشەویستی کوردستان 24 زۆر سپاسی ئێوە ژەکەم کە تا ئێستا لەگەڵمان نەبوون هەتا بەرنامەیەکی نوێی نایابەکان هیوادارم تەندروست باش بن بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی خۆش